دوو هەفتە تێپەڕ دەبێت بەسەر خۆپیشاندانەکەی ناحیەی خوڕماڵ. لە دوای خۆپیشاندان و ناڕزایەتەکانی چین و توێژەکانی ناحیەی خوڕماڵ تەواوی بارەگا حیزبیەکان و بەشێک لە فەرمانگە حکوومیەکان سووتێنرا. دوای ئەوەی بنکەی هاتوچۆی ناحیەکەش سووتێنرا ماوەی 15 ڕۆژە هیچ کارمەندێکی هاتوچۆ نهاتوێتەوە سەر کارەکانی خۆیان و شوێنی کارەکانیان بە بەتاڵی ماوەتەوە. بەڕێوەبەری یاتوچۆی هەڵەبجە ئاماژە بۆ دەکات بنکەی یاتوچۆیان سووتێنراوە و کۆشکی سەر شەقامەکان شکێنراوە. تەواوی کارمەندەکانیان هێناوەتەوە ناو بەڕێوەبەرایەتی هاتوچۆ. بنکەی هاتوچۆی خۆرماڵ و دایرەکانی تر هەمووی لە خۆرماڵ زۆربەی دایرەکان بەر ئەو شاڵاوی خۆپیشاندانە کەوت و سووتێنرا. بۆیە کۆشکەکانی ناو بازاڕیشمان ئەو جێگانەی کە کارمەندەکانمان تیا ئەوەستن و ئەحەسێنەوە ئەوانەش هەر سووتێنرات. ئێستا لە خۆرماڵ هیچ شوێنێک نییە کە کارمەندەکانمانی تیا بەحەسێتەوە و تیا دانیشن. بۆی ئێمە کارمەندەکانمان سەحب کرد بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لێرا دەوامەکەن لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەڵەبجە تاک و جێگە و ڕێگە و شوێنەکانیان بۆ چاکەکرێتەوە ئەو کاتە یان گەڕێنینەوە سەر کارەکانی خۆیان لە بنکەی خۆرماڵ. دانیشتوانی ناحیەی خوڕماڵ داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن پۆلیسی هاتوچۆ بگەڕێنرێتەوە شارەکە، چونکە بازاڕی شارەکە زیاتر ڕوبەڕووی جەنجاڵی و قەرەباڵغی بووەتەوە. بوونی پۆلیسی هاتوچۆ لە خوڕماڵە زۆر زەرورە. لەو ڕۆژەوەی ئەوان لێرە دەوام ناکەن بەڕاستی لە ناو بازار هەست بە فەوزایەکەکەی هەست بە قەرەباڵغێکی زۆرەکەی. بە حکمی ئێرەش خوڕماڵ سەنتەری هەورامانە، واتە سنتەرێکە لێرەوە گەشتیاران تێپەڕ بن بۆ ناوچە گەشتیاریەکانی هەورامان. قەرەباڵغیەکی زۆرەکەوێتە سەر خوڕماڵ بە تایبەتی ئێواران لە دوای عەسرەوە دوو-سێ ساعت زیارە وەستی لە ناو بازاڕەکە. هیچ کارمەندێکی هاتوچۆی لێ نییە، بۆیە زەڕورە کارمەندانی هاتوچۆ بێنەوە بۆ خوڕماڵ. ئەمە ناو بازاڕەکەی بینی ڕۆژانێکی زۆرە دوای ئەو خۆپیشاندانێکە کرایە ناو بازاری خوڕماڵ و بارەکەکان هەموو سووتێنرا. جەنجاڵێکی زۆر لە ناو بازاڕەکەیە ببینیت و بەپی کامێرەی خۆشتان لێدوانێ ئەیبینی چی ڕوویداوە لەم بازاڕەیە. قەرەباڵغێکی زۆر ئێزدحام تەواو ناخۆش بووە. هیوادارین لایەنە بەرپرسیارەکان داوا لە بەڕێوەبەری هاتوچۆ دەکەین بنکەکەمان بۆ بگەڕێنێتەوە و ئەم زەحامە چارەسەر بکرێت. لە بنکەی هاتوچۆی خوڕماڵ 24 کارمەند و پۆلیسی هاتوچۆ هەیە و لە دوای خۆپیشاندانەکانیشەوە ئەرکەکانیان گواستراوەتەوە بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە ناو سەنتەری قەزای هەڵەبجە. بەڕێوەبەری هاتوچۆی هەڵەبجەش دەڵێت تا بنکە و کۆشکەکانیان نۆژن نەکەنەوە ئەو کارمەندانەی هاتوچۆ ناگەڕێنرێنەوە سەر کارەکانیان لە سنووری ناحیەکە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خوڕماڵ.